طبعا ئێمە ئەمڕۆ خۆشحاڵین هاتینە خانەخین لە خانەخین بۆ ئێمە دەستپێکێکی گرنگە چکە ناوچەی گەرمەسێر و خانەخین بۆ بانگەشەی هەڵبژاردن و بۆ هەموو پێوەرە نەتەوەیەکان بۆ هەموو هەڵمەتە نەتەوەیەکان بۆ هەموو قۆناغە نەتەوەیەکانی ئێمە بۆ هەموو پێویستە نەتەوەیەکانی ئێمە سەرمەشق بووە و خۆشحاڵین ئەمڕۆکو ڕێکخراوە دیموکراتیەکان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە گەشاینەوە دڵخۆش بووین کە هەڵمەتی هەڵبژاردن لەم شارە گەرمە و گەنجەکانمان و ڕێکخراوەکانمان و ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکان و کۆمەڵە و سەندیکا و ڕێکخراوەکانمان نوێنەرەکانمان هەڤاڵەکانمان لەم شارە بە گروتینێک و حەماسەتێکی جوانەوە بینمان ئەو هەموو گەنجە جوانە ئەو هەموو گەنجە باشە ئەو هەموو گەنجە تێکۆشەرە بە بەدەنگی زوڵاڵ بەڵێنی ئەوەیاندا کە لە خانەقین کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرخان لیستی هاوپەیمانی سەرخان و جۆش و خڕۆش ئەدەن بە هەموو ناوچەکانی کوردستان و حەقی خۆشانەوە بن و حەقی خۆشانە ئەو دەنگە زوڵاڵە هەر بۆ ئەوان ڕاستە چونکە ئەوان لە هەموو قۆناغەکانی مێژوو لە هەموو نەهامەتیەکان لە هەموو شەڕەنەتەوەیەکان پشکی شێریان بەرکەوتو و ئازاری سەختی هەموو ئازارەکانی ئێمە لە خانەقین و لە گەرمەسێر و لە کەرکووک و لەم ناوچانە کۆبووتەوە بۆیە پێش ئەوەی کە ئەمە باونگەشەیەکی نەرم بێ هەڵبژاردنێکی ئارام بێ پرۆسەیەکی یاسایی و قانونی بێ ئەمە نوکی ڕمی یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە لە خانەقین و یەکەم تاودانی ئەسپی کوردایەتی و مەردایەتیە کە ئێمە دڵنیاین خانەقینەکان و دڵنیان گەنجان و لاوان و ڕێکخراوەکان و ژنان و خوێندکاران و کۆی سەندیکا و کۆمەڵەکانی ئێمە وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان لە خانەقین ئەبنە سەرمەشق و ئەبنە نمونەیەکی جوان و ئەبنە تاودانێکی تری هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ تەواوی کوردستان و کوردستانیان.